کچێ کو نازانی ئەدێت و داگنی چوویتە مزگەوتێ و تەواوی ئەم ڕۆژێ خۆم دەمزانی باشە ئەتوو چ داکەچی ئەمە 100 جار پێم گوتی لێ نەگەڕێ ئەو کوڕە بستە مزگەفتێ لۆ لێگەڕای بستە مزگەفتێ کوڕە گوناح دەگاتێ ئەتوو بە خۆت نوێژی ناکەی لێ واز لەو کوڕەی ناینێ کچی ئەمە چم کردیا ئەمە کوڕی خۆمە حەز ناکەم بستە مزگەفتێ دوایە ئەوە تونڕەو دەرەچی تونڕەو ئەمە چی لێ بکەین ئێستا لێ نەگەڕین باشترە نەک دوایە واللهی ئەمە عیلاقەم نییە خۆم گوناح بار ناکەم ناوەڵڵا پێی بڵێ مەچۆ مزگەفتێ کچی ئەتوو چ داکەچی ناتوانی ئەو کوڕەی تەربیەت دەی ئێستا بە خۆم دەچم عیلاجی دەکەم تێگەشتی کێواچی وەرە وا ماڕۆ وەرە یا ڕەبی خوایە هیدایەتی بدەی خوایە ئەتوو وەرە ئەمن هەستم بە کوڕم بڵێم مەچۆ مزگەفتێ خوا هیدایەتت دا یا ڕەبی خانزاد ئەو جارە ژەم مزگەفتێ هینامەوە چاودێرێکی باشی دەکەی نالی بستۆ مزگەفتێ تێگەشتی دەبڕۆ کوڕە خۆ بازم ببینە بابا کرد دەبڕە دەی بڕە کوڕە گوناح دەگاتێت و لەو کوڕەیەکەی گوناحم ناگاتێ کوڕی خۆمە بە خۆم تەربیەت دەم ئاگال لێبی ئێستا ئیشم هەیە دەڕۆم وەرە مەڕۆ مەقلوبەم لێنایە وەرە ئەجە خواردن دوکەی نێ دەخورێت دەستا و ئەوەندە خۆشە لۆ ئەدی هەرێ خواردنە نەبووە تۆ خوارد ئەوە ڕۆی پێشترێ نەمدەزانی ئێستا هەموو شتێکی دەزانم تێگەشتی بەڵێ بەس ئاگات لەو کوڕەیبی چاودێری ئەو کوڕەی بکە خۆ ئاوی زارێ ئەزانم چەزانی وەرە ئەزانم 2 دینارت تاتە بەرکت غرور بووی بەس خوا هیدایەتت داتن ئەتوو تەربیەتی کوڕەکەت بدە لێ نەگەڕێی بستە مزگەفتی ئەوە ئیشی تو حەقە لەسەر من نەبی تێگەشتی خوایە خوا هیدایەتی بێ خوایە